دکتۆر نەخۆشی دڵ لە منداڵاندا چییە؟ هەڵبەتە کە باسی نەخۆشی دڵی مناڵانەکەین مەبەستمان زیاتر لە نەخۆشی زگماکیەکانی دڵی مناڵانە. بریتیە لە ناتەواویەک لە دروستبوون و پێکهاتەی دڵی مناڵە. واتە و مناڵی کە هەر لە زگماکە لە سکی دایکیەوە کاتێک کە دڵی دروستە بێ ناتەواویەک لە دڵیان ڕۆدات. جا بۆ ئەوی کە لەمە تێبگەین ئەبێ بزانین کە دڵ چۆنە بۆ ئەوی کە ئاسانتر بێ ناتەواویەکانی چۆنە. دڵ بە شێوەیەکی گشتی لە 4 ژوور پێک هاتووە. دوانێکەوێتە بەشی ڕاستەوە، دوانێکەوێتە بەشی چەپەوە. ئەو دوانی کە لە بەشی ڕاستایە ئەو خوێنەی کە لە تەواوی جەستایە کە پێوترێ خوێنی کەم ئۆکسیجین یاخود بە زمانی خۆمان پێوترێ خوێنی پیس وەرەگرێت و لەوێ ئەینێرێ بۆ سیەکان و لە ناو سیەکانەوە پاکەکرێتەوە ئۆکسیجین وەرەگرێ و پاشان ئەگەڕێتەوە بۆ بەشی چەپی دڵ و لەوێەوە ئەینێرێت بۆ تەواوی جەستە. تێکچوونی هەر شتێک لەمانە لە حاڵەتی ئاساییە بەشی ڕاست و چەپ و بەشی ڕاست و چەپ هیچ خوێنێک تێکەڵ ناکات و دەمارەکان بە شێوەیەکی ڕێکوپێکەوەی بۆ سیەکانە چێ سابتە ئەوەی بۆ تەواوی جەستە چێ سابتە. تێکچوونی هەرێکێک لەمانە پێوترێت نەخۆشیە زگماکیەکانی دڵی مناڵە. زۆر باشە کاک دکتۆر، پشکنینەکان تا چەند گرنگە پێشوەختە پشکنین بکرێت؟ ئایا هەر ئەو کاتی کە کۆرپەلە لە سکی دایکایەتی یاخود کە دوایەوەی لە چەند مانگ لە دایک بوو دەکرێت پشکنینی بۆ بکرێت کە بزانین ئەم منداڵە بە زگماکی تووشی نەخۆشی دڵ بووە؟ بەشێکیان پێم وابێ نەخۆشیەکانی دڵ زۆربەی زۆری زگماکیە. بەڵێ بەشێکی زۆری نەخۆشیەکان زگماکیە وەلەو هەنێ نەخۆشیش ڕۆدا مناڵەکە هیچ عیبی نەبوو دواتر ڕۆدا. تەشخیصکردنی نەخۆشیەکە دەکرێت لە سکی دایکەوە بێت. واتە ئەو دایکانی کە گرفتێکی تەندروستیان هەیە کە گومانی لێکرێت مناڵەکەی دڵی تەواو نەبێت یاخود مناڵیکیان هەبووە کە نەخۆشی دڵی هەبووە، ئەلەم حاڵەتانە ئاکرێت هەر لە سکی دایکیەوە پشکنین بۆ مناڵەکە بکرێت بۆی کە بزانیت نەخۆشی دڵی هەیە یان نا. و ئەگەر لەوێشەوە نەکرات یا هیچ گومانێک نەبوو ئەوە دوای لە دایک بوون بە کۆمەڵی نیشانە ئەکرێت گومان بکرێت کە مناڵەکە نەخۆشی دڵی هەیە و دواتر پشکنینی بۆ بکرێت. لە سۆنەرا دەرەکەوێت کە منداڵان ئیکۆی دڵ دەرەکەوێت کە هەر جۆرێکە لە سۆنەر کە پێوتر ئیکۆی دڵ کە تایبەتە بە تەشخیصکردنی نەخۆشیەکانی دڵەوە. کاکتۆر بۆ ماوەی تەسیری هەیە لەوەی کە منداڵەکە بە بۆ ماوە تووشی نەخۆشی دڵ بێ دایکی خۆی بە تەکید کاریگەری هەیە بە شێوەیەکی گشتی ڕێژی ڕوودانی نەخۆشی زگماکی تقریبا لە 100%. بەس ئەوانەی کە دایکیان هەیەی یاخود باوکیان هەیەی سیرەکە ڕێژەکەی بەرز دەبێتەوە بە چەند قاتی ئەم ڕێژەی ئاسایی. بەڵێ ئەوانەی کە لە عایلەیانە مناڵێکیان هەیە یاخود دایکیان وایە یاخود باوکیان وایە بەڵێ ڕێژەی ڕوودانی نەخۆشیەکە لەمانە زیاترە لە مناڵی ئاسایی. هیچ ڕێگرێکیش هەیە بۆ نمونە کاتێک خانمێک دووگیانە بێ هەندێک ڕێکار هەیە بیکرێتە بەر بۆی ئەم بۆ ماوەیە تەسیر نەکاتە سەر منداڵەکە. کەواتە بۆی لەسەرەوە قسە بکەین بێ قسە لەسەر هۆکارەکانی بکەین. هۆکارەکانی کرێ بە دوو بەشەوە، بەشێکیان ئەوانن کە قابلیەتی گۆڕانکاریتیان نییە. واتە نەخۆشەکە ئێمە هیچ دەسەڵاتێکمان لێ نییە و بەشێکیان ممکنە کە پێوترێت مۆدیفایبڵ واتە قابلیەتی هەیە گۆڕانکاریتیا بکرێت. ئەوانەی کە قابلیەتی گۆڕانکاریتیان نییە پێوترێت نەخۆشی کڕۆمۆسۆمات. واتە کۆمەڵی نەخۆشی کڕۆمۆسۆمات هەیە وەکو نەخۆشی داون کە زۆر بڵاوە. ئەگەر مناڵێک نەخۆشی داونی هەبێت ڕێژی لە 150 مناڵەکانیان ئەگەری ئەوەی کە هەیە تووشی نەخۆشی دڵ بێت. یاخود کڕۆمۆسۆمی ژمارە 13 ژمارە 18 کە ئەگەر مناڵەکە ئەوەی هەبێت وەلەو ڕێژەی ڕوودانی نەخۆشیەکە خۆی کەمە، بەڵام ئەگەر ئەمان هەبێت لە 180 مناڵەکانیان نەخۆشی دڵیان هەبێت. یاخود هەنێ جاری یەک جین مشکلەی تێبێ وەکو هەندێ نەخۆشیمان هەیە ناوەکانی طبی وەکو تێرنەر و نونان و ئەمانە هیچ قابلیەتێکی تیان نییە ئێمە ناتوانین کە گۆڕانکاری تیا بکەین. بەڵام هۆکاری ترمان هەیە بەڵێ دەکرێت. بۆ نمونە نەخۆشی شەکرێکێکە لەو نەخۆشانی کە ئەگەر دایکەکە هەبێت ئەگەری توشبوونی مناڵەکەی بە نەخۆشی دڵ زیاد دەکات کەواتە کۆنتڕۆڵکردنی شەکرەکەی مهمە. داو دەرمان لە کاتی حەملە هەندێک دەرمان هەیە، یەکێک لەوانە دەرمانێکە ئاسایی بۆ زیبکە بەکارێت، هەندێک دەرمان هەیە بۆ نەخۆشی و گرفتە دەروونەکان بەکارێت. ئەمانە گەردایکەکە بەکاری بێنێ لە کاتی حەملە مناڵەکە ئەگەری توشبوونی هەیە بڵێ توانین لە کاتی حەملە و پێشەوەی کە حەملیشی بێ قەرار بدرێم دەرمانانە بوەستێنرێت. و هەندێک نەخۆشی درم و پەتا هەیە، یەکێک لەوانە نەخۆشی پێوترێت سوورێژی ئەڵمانی کە ئەگەر دایکەکە توش بێت ئەگەری هەیە مناڵەکەی تووشی نەخۆشیەکانی دڵ بێ زیاتر. تەنانەت ئەم نەخۆشی ئینفلۆنزا و درم و پەتایش بۆیە دایکان مەسئولیاتی مناڵێکیان لەسکایە ئەبێ ئاگادار بن چیە خۆن، چۆن چاوتری تەندروستی خۆیانەکەن، چۆن خۆیان پارێزن لەوەی کە تووشی نەخۆشی. باشە کاک دکتۆر، نەخۆشی پەتا، ڤایرۆس، بەکتریا ئەمانە چ پەیوەندێکی بە دڵەوە هەیە کە منداڵ تووشی دڵ بێ کاتێک کە دایکەکە تووشە بێ؟
ئەو یەکێک لەوانە ئینفلۆنزای لە ڕاستیەوە کارەکەی نازانرێت بەڵام دەرکەوتووانی کە تووشی درم و پەتا بن بەڵێ مناڵەکانیان ئەگەری زیاترە شەرت نییە هەموو دایکێکە توش بوو بڵێن ئەمە مناڵەکەی توش بێت بەڵام وەکو ڕێژەکەی زیاترە بێت زۆر باشە کاک دکتۆر لەوانێ زۆر لە بینەرە دایکان و باوکان ئاگاداری ئیکۆ نەبن ئیکۆ چیەوە بۆچی بەکاردێت لە تەمەنی چەند منداڵە بێت بیکات طبعا ئیکۆ ئامێرێکی وەکو سۆنار وایە کە زۆر خەڵک کردوێتی ئامێرێکی یارمەتی دەرێکی زۆر باشە کە هیچ مەترسیەک لەسەر تەندروستی وەکو تیشک نییە بەڵکو دەنگ بەکارێت بۆ پیشاندانی وێنەی دڵ ئەم ئامێرە زۆر سەلامەتە ئەتوانێت تەنانەت کاتێک کە دایکەکە حەملیشی هەیە ئەلو کاتەوە بەکاربهێنرێت بۆ مناڵەکە لە دایک بوو لە یەکەم ڕۆژەوە بەکاربهێنرێت حتا وەکو تەمەنی گەورەش هەموو تەمەنەکان مەجای هەیە کە بەکاربهێنرێت یارمەتی دەرێکی زۆر باشە و خێرایە و سەلامەتە بۆ چی دیارەکە زۆربەی نەخۆشیەکانی دڵ دیاریەکە زۆربەی نەخۆشیە زگماکیەکانی دڵ لە ڕێگەی ئیکۆ توانێت دیاری بکرێت و تەشخیص بکرێت کاکتۆر کاتێک کۆرپێک لە دایکەوێ ڕەنگە دایکبۆکەکە سەرەتا هەز نەکەن کە ئەم منداڵە نەخۆشیێکی زگماکی دڵی هەیە یاخود توش دەبێت نیشانەکانی چین لە منداڵەیە چۆن دایکبۆکەکە بیناسنەوە بۆ ئەوی کە بزان ئەمە نەخۆشیێکی دڵە جوانە نەخۆشیەکانی دڵی مناڵان هەڵبەتە بەپی نیشانەکانی کرێ بە دوو بەشەوە بەشێکیانەوانن کە شینبوونەوەی لەگەڵای واتە مناڵەکە کە نەخۆشی دڵی هەیە شینە بێتەوە ئەمانە کرێت هەر لە یەکەم ڕۆژی لە دایکبوونیانە و کاتێک کە پزیشکی پسپۆڕی مناڵان چاودێری مناڵەکەیەکە تێبینی بکات کە ئەم مناڵە تەندروستی تەواو نییە و بنێرێت بۆ پسپۆڕی دڵی مناڵان و ئیکۆی بۆ کرێت و تەشخیص بکرێت و ئەوانەی کە ممکنە یەکەم ڕۆژی نیشانەکانی دەرنەکەوێت کە ڕۆژتە ماڵەوە ممکنە لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژەوە نیشانەکانی دەرکەوێت زیاتر بە شینبوونەوە دەرەکەوێت شینە بێتەوە مناڵەکە تەنگە نەفەسە بێت شیری باش بۆ ناخورێت ئەم ئەو جۆران کە شینە بنەوە بەڵام جۆرێکی دیکەمان هەیە هەر نەخۆشیەکانی دڵی مناڵانە کە زۆر باوترە هیچ نیشانەیەکی نییە سەرەتا مناڵەکە ڕاتە ماڵەوە هەندێک جار دوای چەند مانگێک بە سوتفە بۆ لای پزیشکێکی ترا ڕات بە سوتفە کاتێکە چێکی سنگیەکە سیرەکە کە دەنگێکی نائاسایی لە دڵیا هەیە ئەو کاتە ئەنێرێت بۆ پسپۆڕی مناڵان دڵی مناڵان و لەوێ بە ئیکۆ توانێت تەشخیص بکرێت و هەندێک جار ئەوانشی کە شین نابنەوە ممکنە دوای چەند مانگێک نیشانەکانی بە تەنگە نەفەسی دەست پێ بکات شیری باش بۆ ناخورێت و مناڵ ئاسایی شیر باشە خوات بەڵام سیرەکەی مناڵە وەک ئەوەی چۆن کەسێک هیلاکە بێت شیرەکەی پێ تەواو ناکرێت کە شیرە خوا سیرەکەی هیلاکە بێت ئیسراحەتیەکە هەم دەست پێکاتەوە ئەمە بەشێکە لە نیشانەکانی نەخۆشی دکتۆر هەر لەسەر قسەی بەڕێستان دکتۆر بیلال پێما بێرە هاوڕێی بەڕێزیشتە ڕۆژێکیان باسیەوەی کرد کە دوای منداڵێکیانێنان تەمەنی گەشتووە 8 ساڵ ئەوانە هەڵبەتە بۆ شتێکی دیکە چوو بۆ نەخۆشخانە بەڵام نردویان بۆ لای من کە زانی بوویان هەنی نیشانی تایە کە لەوان نەخۆشی دڵ بێت دواتر کە پشکنیان بۆ کرد بزەبت وا بوو کە نەخۆشی دڵی هەبوو نەخۆشیێکی زۆر خراپیشی هەبوو بۆچی تا تەمەنی 8 ساڵی ئەم دایک و باوکە هیچ نیشانەیەکیان تیا بەدی نەکردووە ینی هیچ هەستیان پێ نەکردووە بۆ مناڵەکە هیلاک نەبووە یان چی ینی وای کردووە کە تا ئەو تەمەنەش بمێنێتەوە هەست بەو نەخۆشیە نەکرێ طبعا بەپی جۆری نەخۆشیەکانە گۆڕێت هەروکوتمان هەندێک جۆریان هەیە هەر لە دایکە بێت هەستی پێەکەی چونکە نیشانەکانی زۆر واضحە بەڵام هەندێک جۆریان هەیە بەتایبەتی ئەگەر بوونی کونێک لە نێوان گوێچکەڵەکانە ینی دەکرێت کەسەکە تەمەنی بگاتە 50-60 ساڵی هەستی پێ نەکات ینی کەس هەبووە تەمەنی 60 ساڵ بووە بە سوتفە چێ کراوە سیرەکەن دەنگێکی نائاسایی هەیە ئیکۆی بۆ کراوە سیرەکەن کون لە دڵایەتی و لە کتێبە پزیشکەکانە باسی ئەوە کراوە تەنانەت بەشێکی خەڵک ئەوەی ئەژیت و هیچ مشکلەیەکشی نییە بە نەخۆشیەکەیشەوە ئەمرێ هەستی پێ نەکردووە بەس ئەمە ئەو جۆرانن کە جۆری نەخۆشیەکان زۆر بەسیتە و کاریگەری دروست ناکات لەسەرەوە کاکتۆر لە چه حاڵەتێکدا ئیتر بڵین ئەم منداڵە لە مەترسیایە ئەم نەخۆشی دڵی ئەگاتە ئەوەی کە خوا نەخواسە بگاتە مردنی بۆ نمونە طبعا ئەو جۆری یەکەمیان کە باسمان کرد ئەوانەی کەشی نەبنەوە ئەمانە پێوترە کریتیکڵ نەخۆشیەکە زۆر گرنگە و ئەبێت لە چەند ڕۆژی سەرەتا فرای نەخۆشەکە بکەوێت ئەگەر نا هەنێکیان هەیە کاریگەری لە سەرژیانی مناڵەکە دروستەکە و تەنانەت هەندێکیانی پێویستەکات تەداخلی قەستەڕی بۆ بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی کاتی خۆت کونێک دروستکەی یاخود ئیشێکی بۆ بکەی بۆەوەی مناڵەکە بە شێوەیەکی کاتی بژی تا و کاتی ئیبرێتە سنتەرێکی پێشکەوتوو بۆیە ئەو جۆرانی کە شینە بنەوە ئەمانە زۆر گرنگن و پێویستە زوو تەشخیص بکرێن چونکە تا درەنگ تەشخیص بکرێ مەترسی لەسەر ژانی مناڵەکە دروستەکە
کاکتۆر پێشەوەی بچینە لای چارەسەرەکان پێم خۆشە باسێک لەو نەخۆشانی دڵیش بکەین ئەگەر بێت و زگماکی نەبێتە لە سکی دایکەوە نەبێت کۆرپەلەکە دواتر تووشی بێ ئایا نەخۆشی بەم جۆرەشمان هەیە دایک باوک پێویستەکە ئاگای لە منداڵەکەی بێ یان هەزمە نیشانەکانی بکات بەڵێ بێگومان ئەم جۆرە نەخۆشیانیشمان هەیە دەکرێت یەکێک لەو نەخۆشیانە تێکچوونی ئیقاع و ڕیزمی دڵە وەی کە دڵی لە حەدی خۆی زیاتر لێدا ئەمانە لە مناڵی شاڕۆدا کە هەندێک جار مناڵەکە خۆی ڕەنگە هەستی پێ نەکا بە نیشانی کەیت ینی مناڵەکە ڕەنگە تەمەنی چەند مانگێک بێ بە گریانێکی زۆریە تۆزێ هەندێک جار ئەمە ڕەنگە تۆزێ درنگ تەشکیل بکرێت ئەمەش هیچ گرفتێکی زگماکیشی نەبوو بەڵام دواتر مناڵەکە تووشە بێت یاخود هەنێ نەخۆشیمان هەیە یەکێک لەوانە نەخۆشیەکە مناڵەکە تووشی تا و چاوسوربوونەوەمانە بە پێوتری کاوەساکی کە ئەمەش دەمارەکانی خوێنی دڵی ممکنە هەڵباوسێت و هەندێک نەخۆشی ترمان هەیە کە مناڵەکە تووشی ڕۆماتیزمەی دڵە بێت واتە لە دایک بۆ هیچ عیبی نییە بەهۆی هەوکردنی قورگەوە ڕەنگە مناڵەکە تووشی نەخۆشیەکانی دڵ بێت. هۆکارەکانی دیاری کراوە ئەم نەخۆشیە چۆن منداڵ تووشی دەبێت و تەمەنەکەمان ڕەنگە لای زۆربمان پرسیار بێ ئایا هیچ شتێک هۆکارێک هەیە؟ یەکێک لەوانە ڕۆماتیزمەی دڵە وەلو ئێستا نەخۆشیەکە کەمترە لە چاو جارانە ئەمە نەخۆشیەکە بەهۆی میکرۆبە دروستە بێت واتە کە مناڵەکە تووشی هەوکردنی قورگە بێت هەندێک جار کاریگەری ئەم هەوکردنە لەسەر دڵی مناڵەکە دروستە بێت یاخود ئەو نەخۆشی دیکان کە پێوتە کاوەساکی مناڵەکە نیشانەکانی بەوەیە 5 ڕۆژ زیاتر تای هەیە چاوی سوورە بێتەوە لیمفەگرەکانی هەڵاوسێت ئەگەر مناڵەکە لە هەر کاتێکە ئەم نیشانانی هەبوو پێویستە ئیکۆی دڵی بۆ بکرێت پێویستە پزیشکی پسپۆڕی مناڵان و دڵی مناڵان بیبینێت چونکە هەندێک چارەسەر هەیە توانرێت بەکار بهێنرێت کە ڕێژەی ڕوودانی نەخۆشیەکە زۆر کەمەکاتەوە. باشەکە دوکتۆر زۆر جار هەنێک منداڵ هەیە شێوازی دڵی شوێنەکەی مولولەکانی لە جێی خۆیانانین یاخۆ زۆر جاباز لەوە دەکرێت کە پێچی خواردەوەیان مولولەیەکی لەوانەیە ئیژنەکە ئەمانە هەمووی چارەسەریان هەیە لێرە وەکو چارەسەری نەخۆشیەکان هەڵبەتە جیاوازە هەندێک جۆری نەخۆشیمان هەیە کە بریتە لە عکسبوونەوەی دەمارەکانی خوێن واتە و دەمارەی کە خۆی بۆ سیەکانە ڕات و مەفروض ئەو خوێنە بنێرێت لەوێ پاک بکرێتەوە و پێچەوانەوە جارێکی کە بۆ لەش خڕوە واتە خوێنێکی پیسی وەرگرتووە کە ئۆکسیجینی کەمە جارێکی نێرێتەوە بۆ لەش ئەم نەخۆشیە لە ڕاستیە پێویستی بە سنتەری پێشکەوتوو هەیە بەشێک لەم نەخۆشیانە لە وڵاتی خۆمانە چارەسەری نییە بەڵام بە خۆشحاڵیە و لە هەنێ وڵاتە چارەسەری هەیە ئەمان نیشانەی هەیە شینبوونەوە باوتری نیشانەیەتی کە مناڵەکە هەر لە دایکە بێت یاخود لە ڕۆژی دووەم و هەستەکرێت شینە بێتەوە تەنگە نەفەس ئەگەر چارەسەر نەکرێت تا مودەتی چەندێکە منداڵە ئەمێنێتەوە بەداخەوە گەر چارەسەر نەکرێت هەندێک چارەسەری کاتی هەیە دەکرێت لێرە بۆی بکرێت وەکو بە قەستارە کونێک دروست بکرێت یاخود هەنێ دەرمانی پێ بدرێت ئەمانە کاتیە تا و کاتی مناڵەکە برێتە سنتەر بەڵام ئەگەر چارەسەر نەکرێت مناڵەکە ناتوانرێت بەردەوام بێت. باشە مادەم باسمان لە چارەسەرەکان کرد بە زۆری چارەسەرەکان چین ئایا زیاتر نەشتەرگەریە یاخود دەکرێت لە نەخۆشیەکانی دڵ تەنها بە دەرمان بە دەرمانێکی ئاسایی واتە نەگاتە چارەسەری قورس چارەسەر بکرێت دەکرێت. طبعاً خەبەری خۆشەوەیە کە نەخۆشیەکان جۆری جیاوازە ئەوانەی کەشی نابنەوە وەکوون لە نێوان سکۆڵە و لە نێوان گوێچکەڵەکانە هەیە بەشێکی زۆری ئەمانە خۆی داخرێت تایبەتی ئەوانەی کە کوونەکانیان بچووکە یاخود کاریگەری کەمی لەسەر دڵ دروست کردووە لە ماوەی چەند ساڵی سەرەتا هەنێجار لە ماوەی 2 ساڵی سەرەتا 5 ساڵی سەرەتا 8 ساڵی سەرەتا بەشێکی زۆری ئەم کوونانە داخرێ بە خۆشحاڵیەوە و هەندێک جار ئەمانی کە کاریگەریان لەسەر دڵ دروست کردووە هەندێک دەرمان هەیە پێویستە بدرێت بە مناڵەکە بۆ ئەوی کاریگەری خراپی لەسەر دروست نەکات ئەمانن کە خۆیان داخرێن ئەگەر ئەمانش هەردا نەخرا کوونەکە گەورە بوو یاخود کاریگەری دروست کرد بوو دەکرێت لە ڕێگەی قەستەرەوە یاخود لە ڕێگەی نەشتەرگەریەوە کە هەردوو جۆرەکەی لێرە هەیە واتە لە وڵاتی خۆمانە هەم لە ڕێگەی قەستەرەوە کە سەدادەیە بۆی دانرێت و کوونەکە داخرێت یاخود هەندێک جار تەنها کون نییە دەمارەکانە لە شوێنەکە تەسک بووەتەوە دیسان هەر لە ڕێگەی قەستەرە و باڵۆنە و گەورەکرێت و هەندێک جۆریشان هی ئەوانەی کە کریتیکەڵن ئەوانەی کە وەرئی مناڵەکە زۆر ناڕەحەتە و جۆری شینبوونەوەی لەگەڵایە و پێکاتەی دڵ بە تەواوی تێک چووە ئەمانە لە وڵاتی خۆمانە ڕەنگە چارەسەری نەبێ پێویستەکە ببرێتە سنتەری پێشکەوت. کاکتۆر لێرە ئەو چارەسەرانە نییە ئایا بەهۆی ئەوەی کە ئامێری تایبەتی ئەوێشتی تایبەتی ئەوێ وا لێرە ناتوانرێت ئەم چارەسەر لە ڕاستیە متابعەیەکی زۆر وردیەوێت چونکە حاڵەتەکە زۆر ئاڵۆزە هەرەوە نییە کە نەشتەرگەری
نەشتەرگەریەکەی بۆ بکرێت چونکە دوای نەشتەرگەریەکەش پێویستە متابعی بکرێتەوە بۆیە تا ئێستا نەتوانراوە خۆشحاڵیەوە هەنگاو دەست پێکراوە ینی زۆر شت کە پێشتر نەکراوە ئێستا کرێت وێ دەکەین ئینشاڵڵا لە ساڵانی داهاتووە لەو بوارەشە ئیشی بۆ بکرێت زۆر باشە کاک دکتۆر هەندێک جار دەبینین گەشەی منداڵ ئەوەستە یاخود گەشەی وەکو پێویستنی ئەمەش هەندێک جار پێوەستە بە دڵەوە چۆن کاریگەری دەبێت لەسەر گەشە طبعاً نەخۆش کاریگەریەکانی نەخۆشیە زگماکیەکانی دڵ لەسەر زۆر شتە بێت دەکرێت یەک لەوانە لەسەر باڵا بێت لەسەر وەزنی مناڵەکە بێت و کاریگەری لەسەر دەرونی مناڵەکە و لەسەر زیرەکی مناڵەکە لەسەر زۆر شت جێ هێڵێت بەڵێ ئەو مناڵانەی کە نەخۆشی زگماکیان هەیە هەمویان نا بەڵام ئەوانەی کە نەخۆشیەکانیان قورسە وەزنیان سیرەکەی باش زیاد ناکە هەندێک جار گومانەکە لەوەیە ینی مناڵەکە سیرەکەی وەزنی باش زیاد ناکات چونکە ئەم نەخۆشیە پێویستی بە وزەیەکی زیاترە واتە بوونی نەخۆشیەکە واکە مناڵەکە وزەیەکی زیاتر سەرفکە کە ئەم مناڵە ڕەنگە نەتوانێت لە ڕێگەی خواردنەوە وەریگرێت و کە خواردنیشی وزەی پێویستی وەرنەگرت دیسان کاریگەری لەسەر وەزن نەبێت و بە مروری زەمان کاریگەری لەسەر باڵای مناڵەکە جێهێڵێت کاکتۆر کاتێک منداڵێکمان هەیە ئەم نەخۆشیە هەیە شینبوونەوەی هەیە حاڵەتێکی ناڕەحەتی هەیە دایک باوک لە ماڵەوە چۆن هەڵسوکۆ لەگەڵ ئەم منداڵایە بکە ڕەنگە هەتا چارەسەری درێژی بۆ ئەکرێ ماوەیەکی بوێ بەڵام تۆ ڕۆژان لەگەڵ ئەم منداڵایە هەڵسوکۆ دەکەی لە حاڵەتێکی لە ناکاوە پێویستە دایک باوکان چی بکەن لەگەڵ هەڵبەتە یەکێک لەو نەخۆشیانە پێوترێن نەخۆشی چوارینەی فالوت دیسان ئەمە جۆرێکە لە نەخۆشیە زگماکیەکانی دڵ کە مناڵەکەشی نەبێتەوە دەکرێت مناڵەکە لە چەند مانگی سەرەتایی تەمەنیا هیچ نیشانەیەکی نەبێت بەڵام مناڵەکە کە گەورە بێت و دەستەکە بە جوڵ و ئەمانە وردە وردە سیرەکەی لە پڕەکە مناڵەکە بە تەواویشی نەبێتەوە ئەلم کاتا دایکەکە پێویستە چی بکات مناڵەکە هادی کاتەوە دایکەکە نەپەشۆکێت و ئەژنە و سینی مناڵەکە نزیک کاتەوە لەیەکەوە بۆی خوێن زیاتر بگەڕێتەوە بۆ سی مناڵەکە و پێویستی شەڕ ڕاستەخۆ مناڵەکە باتە نەخۆشخانە زۆر باشە کاک دکتۆر تا چەند گرنگانی خۆپارێزی زۆر گرنگە لەم بابەتەیە بە تایبەتی دایکان کە لە فترەی ئەوەی کە منداڵەکە لە سکایەتی تا چەند گرنگە خۆی بە دروگە لە کۆمەڵێک دەرمان وە کۆمەڵێک تیشک بە تایبەت تیشک پێما بێت کە زۆر باز دەکرێت کاریگەرێکی زۆری هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵی مناڵ طبعاً بە شێوەیەکی گشتی نەخۆشی زگماکیەکانی مناڵان بە دڵیشەوە بە بێ دڵیش پەیوەندی هەیە بە تەندروستی دایکەکەەوە واتە دایکەکە پێشەوەی کە حەملی هەبێت ینی قەرارەکە لەوان نییە کە حەملی هەبێت بۆ نمونە بڕیاری داوە کە حەملی هەبێت ئەبێت لەو کاتەوە ئاگای لە خۆی بێت و هەندێک دەرمان هەیە پێویستە کات بیخوات و هەندێک دەرمانی شێ ئەگەر پێشتر خواردبێتی بەهۆی نەخۆشیێکی درێژخایەنەوە پێویستە وازی لێبێنێت ئەگەر ئەو دایکانە پێویستە سەردانی یەکەی چاودێری دایکانی سکپڕ بکەن بۆ ئەوی کە بزانرێت پەستانی خوێنی هەیە بزانرێت نەخۆشی شەکرەی هەیە کە یەکێکە لە نەخۆشیە باوەکان دەکرێت پێش حەمل دایکەکە هەیبوو بێ و دەکرێت دایکەکە نەیبوو بێت و لە کاتی حەملا توش بێت و پێی نەزانێت بۆی ئەمانە گرنگن دایکەکە سەردانی ئەو یەکانە بکات و ئاگای لە تەندروستی خۆی بێت و هەچ دەرمانێکی بەکارهێنابێت بۆ نەخۆشی درێژخایەن پێویستە سەردانی پزیشکەکەی بکاتەوە بۆی پێویست بکات دەرمانەکە یا بیوەستێنێت یا بیگۆڕێت وەزائیدە نەخۆشیە درمیەکان کێکلەوانە هەرکو باسمان کرد نەخۆشی سوورێژی ئەڵمانیە کە نەخۆشیەکی زۆر بەسیتە دایکەکە ڕەنگە توش بێت هەر هەستیشی پێ نەکات ڕەنگە تۆزێ گیانی سوور بێتەوە تۆزێ ناڕەحەتێکی بەسیتی هەبی بەڵام بەداخەوە کاریگەری لەسەر مناڵەکە دروست دەکات بۆی ئەم دایکانە بێ ئاگایان لە خۆیان بێت تێکەڵی ئەو جۆرە کەسانە نەکەن کە تەنانەت نەخۆشیشیان هەیە کاک دکتۆر لە ماوەی دووگیانیە بە تایبەتی ئەو دایکانەی کە ئەگەری بۆ ماوەیان زیاترە بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیانە تا چەندێک گرنگە لەژێر چاودێری دکتۆرا بن هەڵبەتە زۆر گرنگە بۆ ئەوی کە بزانرێت ئایا لەو هۆکارانیان هەیە کە قابلیەتی گۆڕینی هەیە ئەگەر لەو هۆکارانە بوو بەهۆی دەرمانەوە بەهۆی نەخۆشیەوە بوو بەهۆی خواردنەوەی هەنێشتەوە بوو یەکێک لەوانە خواردنەوە کحولیەکانە جگەرە کێشانە ئەمانە کاریگەریە بێت بۆ ئەم هۆکارانە بۆستێنرێت یاخود هەل کە مناڵەکە لە سکایەتی ئیکۆی بۆ بکرێت بۆ ئەوی کە بزانێت نەخۆشیەکەی چی هەیە چونکە بەشێکی ئەم نەخۆشیانە دەکرێت تەشخیص بکرێت واگەر پێویستی بە چارەسەری خێرا هەبوو بۆی ئامادەکاری بۆ بکرێت کە مناڵەکە لە دایک بوو بزانی کە تۆ بەچی ئاڕاستەیەکە ڕۆی بۆ چارەسەری مناڵەکە زۆر باشە کاک دکتۆر بیرمان نەچێت هەندێک نەخۆشیان هەیە لە دڵی مناڵانە کە ئاماژە بۆ دەکرێت کە ئەبێت گەورە بێ بۆ نەشتەگەری بۆ بکرێت پشتیوابوونی هەیە
مناڵە ناکرێت کە بێت گەورەتر بێت بەڵێ هەڵبەتە بەشێک لەو نەخۆشیانە قابلیەتی هەیە کە خۆی دابخرێت واتە تۆ متابعی مناڵەکەکەین و چاوەڕێەکەین کە ئەم کوونە خۆی دابخرێت هەندێک جار تا 5 ساڵ هەندێک جار تا 8 ساڵ چاوەڕێی خراپی نابێتەوە هەڵبەتەمانە لەژێر چاودێری ئابێت بەشێک لەمانە بەتایبەتی ئەوانەی کە کون لە دڵیانایە و کوونەکە گەورەیە و پەستان لەسەر دڵ دروستەکان لە بیرمان نەچێتەوانی کە کونی گەورە لە دڵیانە هەیە پەستان لەسەر بەشەکانی دڵ دروستەکە و هەنێک جار لەسەر سیەکانیش پەستان دروستەکات کە دەکرێت ئەو خوێنەی کە پێشتر بە ئاراستەیەکە ڕۆشتووە ئەم جار پێچوانی کاتەوە بۆیە مناڵەکە لە ئەسڵاشی نابێتەوە بەڵام بە مروری زەمن ممکنە ئەم جارە تووشی شین بوونەوە بێت. کاک دکتۆر دوای چارەسەرکردنی منداڵەکە ئایا ئەگەری مەترسی هەر لەسەر ئەمێنێت؟ هەڵبەتە بەپێی جۆری دیسان ئەمەش بەپێی جۆرە گۆڕێت ئەوانی کە وەزئی مناڵەکانیان خراپە لەو جۆرانن کەشی نەبنەوە هەندێک جار پێویستە کات زیاد لە یەک نەشتەرگەریان بۆ بکرێت مناڵ هەبووە 3 نەشتەرگەری لە وڵاتی پێشکەوتوو بۆ کراوە بەڵێ ئەمانە بەشێکیان پێویستیان بە متابعەیە بەڵام بەشێکشان هەیە کە چارەسەرەکەی وەرگرت کە عیلاج بۆ کرا کە قەستەرە بێت یاخود نەشتەرگەری بێت دوای ساڵێک 2 ساڵ ڕەنگە هیچ مەترسێک لەسەر جیانی دروست نەبێت. دکتۆر دو هەمین ڕێنمایی چییە بۆ دایکان و باوکان بۆ یاگاداری منداڵەکانیان بن پێشەوەی کە تووشی نەخۆشی دڵ یاخود ئەوانەشی کە توش بوون؟ هەڵبەتە ئەوانەی کە گرنگترینشتەوەی کە ئەو دایکانی کە هەستەکەن ناڵەکانیان شی نەبنەوە ناڵەکانیان تەنگە نەفەسن ناڵەکانیان شینبوونەوەی کوێ بزڵ زۆر جەباز لە لێوە کرێ بزڵبێت یەکێک لەو نیشانانە هەڵبەتە شینبوونەوە دەکرێت لە قاچا ڕووبا دەکرێت لە لێوە ئەوی کە لە قاچا بەتەنها ڕووەدا ترسی نییە هەندێک جار دایکانە ترسن بەڵام ئەوی کە لە لێوە ڕووەدا یاخود هەستەکەی ڕەنگی مناڵەکە بە تەواوی شینە هەندێک جار دایکان تێبینی ناکەن پێی وایڵێ مناڵەکەم خۆی هەر ڕەنگی ڕەشە هەروایە بتایبەتی و دایکانی کە خیبرایان زۆر نییە یەکەم مناڵیانە زۆر هەست بەوە نەکەن بەلەبەرەوە ئەگەر تێبینی کرا مناڵەکە شی نەبێتەوە مناڵەکە تەنگە نەفەسە زوو تووشی التیاباتی سنگە بێت شیری باش بۆ ناخرێت باشتر وایە لەو کاتا سەردانی پزیشکی مناڵان یاخود پزیشکی دڵی مناڵان بکە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر دانا مەجید پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان سپاس کاک دکتۆر بۆ ڕێنمایەکانە بە هیوای کە دایک-باوکان لێرە سوودیان بینی بوو هیوادارین هەمووتان دوور بن لە نەخۆشی. دەست خۆش خواستانەکەم.